دامەزراوەی کەریمی عەلەکە ئێوارە میوزیکێک بۆ گروپی کۆڵن ڤیۆلین ساز دەکات. ئەم ئێوارە میوزیکە پێک دێت لە دیالۆگی دوو کەمانچەن وەک نیشاندانی ڕنگ و میلۆدی کوردی بە تێکەڵبوونی لەگەڵ میوزیکی جیهانیدا. میوزیسیان ئالان عارف میوانە لە لامان و گفتوگۆی زیاترەکەین. کاگالان سڵاو لێبێ بەخێربێ. سپاس کە ئامادەبووی لەگەڵمانە. گروپی کۆڵن ڤیۆلین کێن و کەی دامەزرا و کارەکانتان چین؟ بەڵێ سەرەتا سپاس بۆ بەڕێستان بۆم دەکەتە. گروپی کۆڵن ڤیۆلینە ماوەی 5 ساڵە بێت هەیە. پێکهاتبوو لە 3 کەمانچەژن و پیانۆیەک. جاری یەکەم هاتینەوە نمایشێکمان کرد. تەنها حەزمان نەکرد تەنها مۆسیقا بێت لەگەڵ گۆرانی بێژێکی خانمێکی کووردە کە کیژان ئیبراهیم خەیات بوو بەشداریمان کرد. میوزیک ژێنەکانیان ئەوانەی کە بەشدارن لەم گروپایە هەمویان کوردن؟ نا هیچیان کورد نین، تەنها من کوردم. بەڵێ چەند جاریکە هاتوین تۆ بۆ کوردستان، جاری دووەم لەگەڵ کە عەدنان کەریم هاتینەوە. ئەم جارە تەنها خۆمان وەکو نمایشی مۆسیقا. گروپەکەمان بەداخەوە ساڵی پار دوانمان کۆچی کرد. ئێستا دوو کەمانچەژەنین لەگەڵ پیانیستێکە. ئەم دوو کەمانچەیە پێی ئەوترێ کۆڵن ڤیۆلینە ویستمانە ناوەکەی هەر بمێنێتەوە چکە وا دەستمان پێ کردووە. و هەروەها کۆنسێرتی ئەم جارەمان کە حوتی مانگە ئەم ڕۆژی چوارشەمەیە سەعات 6 ئێوارە لە سینەما سالم بە سەرپرشتی بەڕێز کورسات و هەروەها و بەڕێز دکتۆر تەها ڕێکخراوی کەریمی عەلەکە کە هەستاوە بە سپۆنسەری ئەم کارانە و هێنانی ئێمە و سەرکەوتوو بن. زۆر سپاس. بیرۆکەی دیالۆگی دووکەمان لە کێوە دروست بوو؟ بەڵێ من بە حکمەوەی کە ساڵانێکی زۆرە لە ئەوروپا و خەریکی مۆسیقام من وەکو کوردێک حەزم کرد خۆتان نەزان مۆسیقا دەریایەکی بەرفراوانە مۆسیقاش ئەو زمانەیە کە هەموو مرۆڤایەتی لێ تێئەگا. واتە دیالۆگی کوردی چۆن توانین تێکەڵکەین بە دیالۆگی ئەوروپی. بیرم لەوە کردەوە بە ئامێرەکەم بتوانم کۆمەڵێک کاری کوردی من وەکو کەمانچەژەنێکی کورد لەگەڵ خانمێکی ئەوروپیا ناوی ئەنجەلینا ئەڤەجیە ژەنیارێکی زۆر بەناوبانگە. بەڕاستی ویستمان کە شتێ بکەین تازەگەری بێت وەکو ئامێریکەمان چی بکرێ بۆی کە هەنێک کۆمەڵێک هەنێک ئاواز و میلۆدی کوردی تێکەڵکەین بە مۆسیقای ئەوروپی بە شێوازێکی سەردەمیانە. ئەوە ئامانجی ئێمەیە بەڕاستی. زۆر دواپرسیارم جگە لەم گروپە گیان لەم گروپە چ کارێکی ترت هەیە وەک خۆت؟ من لە ئەڵمانیا تقریباً 7 ساڵە ئەندامی فێرقەی سیمفۆنی شاری دوورنم و هەروەها لەگەڵ چەند گروپێکی کەشە کار ئەەکەم زیاتر بە مۆسیقا و هونەرەوە سەرقاڵم. سەرکەوتوبی هیوای سەرکەوتن بۆ خوازین. سپاس کە ئامادەبووی لەگەڵمانە. زۆر سپاس بەڕێستان مەمنون.